سڵاوێک لە من و لە ستاڤی پرۆگرامی ئەزموونی کوردستان بۆ ئێوەی بینەری کوردستان 24 ئەڵلقەیەم جارەی ئەزموونی کوردستان هەر لە پایتەختی هەرێمی کوردستانە بێت بۆ چونکە بەشداربووانی ئێمە مامۆستایانی زانکۆن و هەڵگری بڕوانامەی دکتۆران ئەوان لە زانکۆی سەلاحەدینن بۆیە پێکەوە لەگەڵ ستاف دەچینە زانکۆی سەلاحەدین و لەوێ پرۆگرامەکەمان دەست پێ دەکەن. بەڵێ گەیشتینە زانکۆی سەلاحەدین کە دەتوانین بڵێن یەکێکە لەو شوێنانەی کە لێرەوە هەزاران پزیشک، هەزاران ئەندازیار و هەزاران کەسی دیکە کە ئەم وڵاتە بەرەو پێشەوە دەبن لێرە دەرچوون و هاتوونەتە ناو کۆمەڵگا لەوێەوە خزمەت بە کۆمەڵگە دەکەن. لەگەڵ ئەو مامۆستایانەی کە ئەو جیلیان پەروەردە کردووە، ئەو نوێیان پەروەردە کردووە دەمانەوێت گفتوگۆ بکەین. ئەزموونی کوردستانی ئەم جارە زیاتر وەک باسم لێوە کرد لەگەڵ مامۆستایانی زانکۆ دەبێت و کەمێک لەمە بەریش بینیتان کە هەمیشە ئێمە دەچین پێشوازی لە میوانەکان دەکەین بەڵام ئەو جار ئەمان پێشوازیان لە ئێمە کرد لە ناو زانکۆی سەلاحەدین. بۆی زیاتر من بەتەنیا گفتوگۆ ناکەم لەگەڵ ئێوە حەزەکەم بچمە لای میوانەکان یەم جاری ئەزموونی کوردستان هەر کامێکیان و لە پسپۆڕایەتیەک بێگومان وانە دەڵێنەوە. من لە دکتۆر نەبیل و هەروەها دکتۆر ڕیم دەست پێ ئەەکەم. دەمەوێت بەم پرسیارە بچمە ناو بابەتەکە و دەست پێ بکەم پێش ئەوەی کە با بە خێراتنیەکەم و دواتر پرسیارەکان لێ بکەم. ئەهلەن وەسەهلەن سڵاتان لێبێت خۆشحاڵ بووم بە ناسینی ئێوە. دکتۆر نەبیل دەمەوێت بەو پرسیارە لەگەڵ جەنابەت دەست پێ بکەم و لەو سۆنگەی و پرسیارە لێ بکەم. تۆ لە مێژە لەبارەی کوردستانەوە بیستوتە. دەمەوێت بزانم ماوەی چەند ساڵە تۆ لە کوردستانی. باسی ئەزموونی خۆت لە ماوەی ئەو چەند ساڵەدا لە کوردستان بکەیت. تۆ کە مامۆستایەکی زمانی عەرەبیت و لە ناوەڕاست یانیش باشووری عێراقەوە هاتووی و لێرە دەژیت دەمەوێت باسم بۆ بکەیت کە هەموو شێوازەکانی مامەڵەکردنی ئێرە چۆنە بینیت. بالعراق جاي للإقليم الكردستان كل التعامل أريدك تحكي لي. بالبداية أنا كنت أدرس بروسيا يعني إفاد سەرەتا من لە ساڵی 1992 بۆ خوێندن چوومە رووسیا. دواتر کە گەڕام و عێراق ماوەی 3 ساڵ و نیو لە زانکۆی مستەنسریە دامەزرام. پاشان هاتمە ئێرە لە هەولێر. ئەو کات لە سەردەمی پێشوو بوو. یەشێک لە قوتابیەکان یارمەتی منیدا کە خەڵکی زاخۆ بوو بۆ ئەوەی لێرە دابمەزرێم. بۆ منیش جێگەی خۆشحاڵی بوو کە هاتمە کوردستان و لە مانگی 11 ساڵی 1996 لە کۆلێژی پەروەردە لێرە دامەزرام. لەو کاتەوە تاکو ئێستا سوپاس بە خودا من ممارەسەی پیشەی خۆم لێرە دەکەم و قوتابیەکانیش پێشوازیان لێ کردووم. منیش بەوانەوتنەوە بە قوتابیان زۆر ئاسوودە بووم و پەیوەندیەکی بەهێزمان لەگەڵ یەکتری هەبوو. منیش پێشوازیان لیان کردم. هەرچەندە بابەتەکان بە زمانی عەرەبی بوو بەڵام ئەوانیش هەوڵی زۆریان هەر بە زمانی عەرەبی دەدا و لە 90% بە زمانی عەرەبی قسەیان دەکرد. أدرس باللغة العربية كان يتقنون اللغة العربية 90% من عندهم يتقنون اللغة العربية. هسا أريد أشوف ئێستا دەمێ بزانم ئەو ئەزموونەی کوردستان کە تۆ پێیدا تێپەڕ بووی چۆن دەیبینیت؟ ئایا ئەزموونێکی هێواش و لەسەر خۆ بووە یانیش ئەزموونێکی باش و خێرا بووە؟ رغم كل الصعوبات اللي نقول احنا روتين هم اكو معروف ايش كذا. وێڕای هەموو سەختیەکان بۆ نمونە با بڵێن ڕۆتین و شتی لەو جۆرە. بەڵام ماشەڵڵا ئەوان کار لەسەر ئەو بابەتە دەکەن و بەرپرسن. هەوڵێکی زۆر دەدەن. من لە ناوچەیەک نیم کە بەڵام ئەگەر من خۆم وەکو چاودێرێکی بلایەن بزانم ئەوە هەمیشە من دەبینم کە گۆڕانکاریەک لە باشترەوە بۆ باشترین دەکرێت. واتە لە شەقام و ڕێگاوبان و خزمەتگوزاری کاتی خۆی بە هەولێریان دەگوت گوندی گەورە. ئێستا زۆر فراوان بووە. پێشتر ئێرە هەمووی چۆڵەوانی بوو. ئێستا فراوان بووە و بۆتە بینا. کراونەتە شوێنی بازرگانی و مۆڵ و بازاری گەورە. تمام دکتۆر هاي التطور تەواو. دکتۆر تۆ ئەو پێشکەوتن و ئەو ئاوادانکردنەوە و بەرهێنانی کە دەیبینیت بۆچی دەیگەڕێنیتەوە؟ هۆکارەکەی چییە؟ رجعها للشنو؟ والسبب شنو؟ والله يعني ئەوەی ڕاستی بێت سەرکردایەتی سیاسی دیدگەیەکی باشی بۆ ئاراستەیە هەبووە و کرانەوەی لەباری ئەو بابەتە هەبووە. پلانێکی باشی هەبووە.
وەکو دەڵێن لەسەر ئەو پرۆژەیە کار بۆ بەرەوپێشچوونی ئەو شارە دەکەن و بە شێوەیەکی کارامە و بەسەر هەموو سەختیەکاندا زاڵ دەبن. ئینشاءالله من پێشبینی ئەوەش دەکەم کە لەسەر ئەو ڕێچکەیە بەردەوام دەبێت و ڕۆژ بە ڕۆژ خێراتر دەبن و هیوام وایە ئینشاءالله ڕۆژێک لە ڕۆژان وەکو دوبەی لێبێت. يعني أنا أتمنى إن شاء الله في اليوم يصير مثل دبي إن شاء الله لەسەر ئەو ئاماژەدانی کە باسی دوبەیت کرد دواتر بە تێری لەو بابەتەوە قساکەین بەڵام جارە دەچمە لای دکتۆر ڕیم و دەمەوێت لەگەڵ ئەویشە ئەم بابەتە بکەمەوە گفتوگۆی لەگەڵ من دکتۆر ڕیم عەبدولحەکیم ئەلڕاوی پسپۆڕیم دکتۆرایە لەبارەی ئەندازیاری ژینگە و بەکاردێڕوسم لە ئەندازیاری کیمیایی هەیە. ئێستاش مامۆستام لە کۆلێژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین ماوەی 8 ساڵە لێرە وانە دەڵێمەوە لە 2 بەش وانە دەڵێمەوە بەشی سەرچاوە ئاویەکان و ئەندازیاری کیمیایی. نتشرف بحضرتك. خۆشحاڵ بووین بە جەنابەت. سڵاوت لێبێت لە کوردستان. دکتۆر لە سەرەتای قسەکانمانەوە بەر لەوەی بێمە بەردەم کامێرا و قسە بکەین زانیمان کە خوێندنەکە تەنها لە کوردستان نەبووە دکتۆراکەشت لە کوردستان و هەرێمی کوردستان بەدەست نەهێناوە. ئەوەی من بیزانم جەنابەت لە دەرەوە لە مالیزیا و ئەمریکاش بوویت بۆیە هەڵبەتە دیدگای تۆ لەگەڵ کەسانی دیکە جیاوازە ئەو ئەزمونەی تۆ لە کوردستان پیادە گوزەر دەکەیت جگە لەمەش وێڕای ئەوەی کە توانای ئەوەت هەبووە لە مالیزیا و ئەمریکا بمێنیتەوە بەڵام تۆ کوردستانت هەڵبژارد هاتیتەوە ئێرە ئەمە بۆچی؟ أنت تقدرين تبقين بماليزيا أو تبقين بأمريكا بس اختارتي كردستان وجيتي لكردستان ليش؟ أنا حقيقة يعني ماليزيا عشت بها 7 سنوات كملت بها الدكتوراه وكان معروض علي ئەوەی ڕاستی بێت بن 7 ساڵ لە مالیزیا ژیام و دکتۆراکەم لەوێ تەواو کرد و پێشنیازیشم بۆ کرا کە لە وڵاتە بەردەوام بم. بڕیاری گەڕانەوەشم بڕیارێکی خێزانی بۆیە گەڕاینەوە. لە ڕاستیدا هیچ لێت ناشارمەوە کە من لەسەر ئەو ژیانە ڕاهات بووم کە لەوێ دەژیام. هەر بۆیە بەو بڕیارەی خێزانی گەڕامەوە بۆ عێراق و بە دیاریکرایش بۆ هەرێمی کوردستان. هەڵبەتە من ڕاڕابووم تەحەدایەتی زۆر هەبوون هەر گۆڕانێکیش لە ژیان کارێکی ئاسان نییە جاچە بەرەو باشە بێت یاخود خراپە هەر کارێکی سەختە. ئەو هەستە و هەستی ئینتیما بە هیچ نرخێک پێوانە ناکرێت واتە لەوانێت تو پارە بەدەست بهێنیت و بگەیتە پێگەکان بەڵام هەسیان پێ ناکەیت چونکە هەرچەندە مرۆڤ بەتەمەن دەبێت سۆزی بۆ شوێنی لە دایکبوونی زیاتر دەبێت ئەم هەستێکی زۆر جوانە بەڵام سەبارەت بەو پرسیارەی ئاراستەی دکتۆر نەبیلت کرد لەوەی کە ئایا هەست بە پێشکەوتن دەکەیت بە دڵنیاییەوە پێشکەوتن هەیە بە دڵنیاییەوە کە هەنگاوێک دەنرێت ناتوانرێت ئەو هەنگاوە ئینکار بکرێت چونکە تۆ باسی شوێنێک دەکەیت کە لە سفرەوە دەستت پێ کردووە جەنگیان بەسەردا هاتۆ بە دۆخی نەئاساییدا تێپەڕیوە بەڵام توانی هەڵسێتەوە توانی خۆڵ و خاشاکی کێشەکان ڕەماڵێت ئاڵنگاری گەورە هەبوون بۆ ئەوەی بتوانیت شوێنی خۆت لەم جیهانە گەورەیدا بکەیتەوە ڕوبەڕووی ئاستەنگی گەورە دەبیتەوە ئاسەنگەکانیش بەردەوامن ئەوەش لەبیر بکە کە دەگوسترێت من گەیشتمە کۆتایی و ئێرە دوا قۆناغە پێویستە تۆ هەمیشە هیوایەک و ئامانجەکەت هەبێت بۆ خۆت بەڵام من هەمیشە دەڵێم پێویستە ئێمە بەردەوام گرنگی بە هەمولایەنەکان بدەین تۆ لایەنی ژەرخانت هەیە کە زۆر پێویستە گرنگی پێ بدرێت من وە کەسێکی ئاکادمی هەمیشە جەخت لە گرنگیدان بە فێرکاری بۆ تەمەنی منداڵان دەدەم منداڵ ئەو تۆیە کە گەورە دەبێت و دەگاتە لووتکە هەر بۆیش هەمیشە دەڵێم ژێرخان زۆر گرینگە لە ڕووی قوتابخانەکانەوە لە ڕووی فێرکردنەوە لە ڕووی ئەوەی بزانین داواکاریەکانی نەوەی ئەم سەردەمە چین من ناحية المدارس من ناحية التعليم من ناحية نسمع الجيل الجديد شنو طلباته كلش حلو إذن حديثنا صار زۆر جوانەکەواتە گفتوگۆکانمان گەرمیەکی زیاتری بەخۆوە بینی دواتر قسەی زیاترەکەین حەزەکەم بوار بە برادرانی دیکەش بدەم قسە بکەن بەڵام با هەندێک پیاسە لە ناو کۆلیژەکە بکەین دواتر دەچینە ناو هەولێر و شوێنی دیکەشە بینی زۆر بەخێر بن بۆ کۆلێژەکەمان لە دوایەوەی کە میوانەکان لە کۆلیژی ئەندازیاری زانکۆی سەلاحەدین گفتوگۆمان کرد لەوێ پێکەوە بەڕێکەوتین گەشتێک بە ناو هەولێری جوانە بکەین
لەگەڵ ئەوەی کە گەشتێک بەناو هەولێرە ئاکەین ویسمان لەسەر شەقامی 120 مەتریە بڕۆین کە دەرهێنەری پرۆگرام پێوتم کە بەرەو قەڵا بەڕێەکەوین بۆیە ئێستا لەرە کەمێک گفتوگۆکەین دواتر شەچینە سەر قەڵا لەوێش زیاتر گفتوگۆکەم لەگەڵ میوانەکان لەم دانیشتەی ئێستامانە بەدەم ڕۆیشتنەوە بەسەر شەقامی 120 مەتری لەگەڵ دکتۆر فەلاح گفتوگۆکەم جا خۆی زیاتر خۆی ئەناسێنێت کەمێکیش کوردیە زانێت حەزەکەم باسی ئەوم بۆ بکات کە چۆن فێری ئەم کوردیە بۆ چەندێکە کە لە هەرێمی کوردستان ئەژی و بێگومانی تر پێویست ناکەم من ئەمە دووبارەکەمەوە بۆ دکتۆر فەلاح خۆی باش لە من تێگات ئەو باشە نییە ئەتوانم بڵێم بەڵام تێئەگا لە من ئەمەش ئەوە دەرەخات باشە کەوات زۆر ئەوەش ئەوە دەرەخات کە ئەو کەسانی کە لە هەرێمی کوردستان نیشتە جێبوونە هەرێمی کوردستان بۆتە لانکەیەک بۆ هەموو ئەو کەسانی کە ئەگەر شوێنی خۆیان بەجێهێشتوو لە ڕووی کار و پیشەوە بێت یاخود لە ڕووی بەدەستێنانی ئەمن و ئاسایشەوە بێت ئەوە لە کوردستان گیرساونەتەوە بۆیە دکتۆر بەخێر هاتی ئەهلا وسهلا بیک دکتۆر سڵاوت لێ بە دکتۆر فەلاح تێگۆڕین بۆ عەرەبی بۆ ئەوەی بۆتی ئاسان بکەم ئەسهل ئلک دکتۆر قبل کورشی بەر لە هەموو شتێک خۆتمان پێ بناسێنە پسپۆری چ بوارێکی دواتر دەست بە پرسیارکردن دەکەین و مشتومڕی زیاتر دەکەین راح نناقش أكثر أولاً اسمحي لي سەرەتا ڕێگەم پێ بدە ڕێز و سڵاوم بۆ کادیرانی کەناڵی کوردستان 24 نیشان بدەن بۆ ئەو میوانداری لەگەڵ ئەو ڕوخسار و میوانە ئەکادمیانەی بۆ ئێمەیان کرد سوپاسی کادیر و تاک بە تاچی ستافی بەرنامەکە و دەرهێنەر و جەنابتان دەکەم بۆ ئەو دەرفەتەی ڕەخسانتان من دکتۆر فەلاح شەکرچیم هونەرمەندی شێوەکار ڕەخنەگری ئەکادمیم لە کۆلێژی هونەرە جوانەکان زانکۆی سڵاحەدینەوە تمام كلش زين إذا دكتور راح يصير حكي هواية وياك تەواو زۆر باشە کەواتە قسەی زۆر لەگەڵ تۆ دەکەم هەڵبەتە پسپۆڕانی هونەرە جوانەکان و دکتۆرەکانی وەک جەنابەت تێڕوانینێکی جیاوازیان لەباری کوردستان هەیە هەر لە ڕووی ژینگەکەی ئەو ئاوادانکردنەوەی کە هەیە هەتا دەگاتە ئەو وەبەرهێنانی کە لێرە دەبینێت دیدگای تۆ دیدگایەکی هونەریە دەکرێت ئێمە هەست بە ژەهراویبوونی بیستن و بینین بکەین بەڵام ئێوە وەک ئەکادمی ئەو شتانە دەبینن ئاخۆ ئەزمموی ئەو ژەهراوی بوونەی بیستن و بینین لە کوردستان چۆنە بحثم بوبكا بصري أو تلوث السمعي احكي لي بالتجربة الكردستان شلون تشوفها بهاي المجال؟ أنا مدينة أربيل من سنة 2006 بداية 2006 من لە دەستپێکی ساڵی 2006ەوە لە شاری هەولێرم لە ماوەی ئەو 16 ساڵەدا تێبینی گۆڕانکاری زۆرم کردووە یەکەم شت کە لە هەرێمی کوردستان تێبینیم کرد بێ کەمی ژەهراوی بوونی بینینە کە پێشتریش بەر لە تۆمارکردنی بەرنامەکە باسم کرد بە پێچەوانەی شارەکانی دیکەی دەرەوەی هەرێمی کوردستان تا ڕادەیەکی زۆر بەدەست ئەو بابەتەوە دەناڵێنن وێڕای ئەوەی کە بڕیار بەدەستان تا ئێستا چارەسەرێکی ڕیشەیە بۆ ئەو دیاردەیە نەدۆزیوەتەوە بە پێچەوانەی ئەوەی لە هەرێمی کوردستان هەیە بە بەردەوامی هەرچەند بیر لە چارەسەری ژەهراوی بوونی بینین دەکەنەوە بڕیاری نوێ لەبارەیەوە دەدەن لە بودجەدا شوێنی بۆ دەکرێتەوە پلان و تیمی کار تیمی چاودێری تیمی سەرپەرشتیاری بۆ دەستنیشان دەکرێت لە ماوەیەکی کووردا بڕیارەکەت جێبەجێ دەکرێت بۆ نمونە ئێستا ئێمە لەو گەڕەکە نزیکین کە من لێی نیشتەجێم پرۆژەی 150 مەتریمان پێگەیشتووە کە هەمومان ئاهەنگمان بۆ پرۆژەی 150 مەتری جێڕا کە ئێستا ئێمە لەسەری دەڕۆین ژیانی بۆ خەڵکی ئاسان کردووە بەشەکانی شاری هەولێر و کۆمەڵگەکانی نیشتە جێبوون بەیەکەوە بەستووەتەوە فراوانبوونێکی جوانی بەخۆیەوە بینیوە ماوەی نێوان ساڵی 2004 تا 2014 من بە سەردەمی زێڕینی دەزانم لە ڕووی پێشکەوتن ئاوادانکردنەوە پرۆژەکان نیشتە جێکردن زۆر بواری دیکە شاری هەولێر لە فراوانبووندایە لە ساڵی 2006 کە بەیەکجاری هاتم ساڵی 2005 کە پێشتر بە سەردان داهات مێرە شاری هەولێر ئەو کاتە بچووکتر بوو لە ڕووی مێژووەوە شاری هەولێر لەو کۆمەڵە گەڕەکانە پێکاتووە کە کەوتونەتە دەبروبەری قەڵا چونکە قەڵای هەولێر دڵی ئەو شارەیە وەک چۆن دەڵێن کەرکۆک دڵی کوردستانە بە هەمان شێوە قەڵاش دڵی هەولێرە نازانم چۆن ئەوم گەیاند بەڵام دڵنیام توانیوە بۆ چوونەکەم بگەێنم لەگەڵ تێپەڕبوونی سەردەم پرۆژەکان ڕوو لە ژیان بوون بە دیاریکراویش پرۆژەکانی نیشتەجێ بوون کە ئەنجامی ئەو سیاسەتەی وەبەرهێنانە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرمایە گوزارەکانی بیانی پەیڕەوی دەکا بۆ ئەوەی سەرنجیان بۆ ناوخۆی هەرێم ڕاکێشێ بۆ ئەوەی ئامانجی بەرەو پێشچوون و ئاوادانکردنەوە نیشتەجێبوون بەدەست بێنێ کە سەرنجی هەموو لایەکی بەلای خۆیدا ڕاکێشاوە العمرانية والسكانية اللي تحققت بشكل لفت أنظار القاصي والداني. حبيت الحديث وياك. حەزم لە قسەکانت بوو گفتوگۆ لەگەڵ تۆ چێژ بەخشە دواتریش زیاتر قسە دەکەین دەمەوێت لەگەڵ یەکێک لە برادەرانی دێکا بکەومە گفتوگۆکردن تا دەگەینە سەر قەڵا. ممنون لك تشوف
دكتور من حسن الحظ إلي بالبرنامج دکتۆر لە چانسی باشی من و پرۆگرامەکەم هەندێک جار کە میوانم دەبێت یەکێک لە میوانەکان لە ئاینێکی دیکە دەرەچێت ئەمەش وەک گوتم دیارە چانسێکە بۆ من و بۆ بەرنمەکە بە میوانداری تو خۆشحاڵین دکتۆر زەید دکتۆر زەید من نازانم جەنابەت لە چ بەشێکی تو چ پسپۆڕیەکت هەیە بۆیە زیاتر خۆتمان پێ بناسێن. عرف نفسك أكثر علينا وراح نحكي. شكرا جزيلا ست بالبداية رحب زۆر سپاس خاتون سەرەتا سڵاوم بۆ جەنابەت و میوانە بەڕێزەکانمان لە مامۆستایانی زانکۆ و دەرهێنەر و تەواویستافی بەرنمەکە هەیە. من ناوم زەید نەبیلە من لە زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کۆلیژی تەکنیکی پزیشکی بەشی شیکارە نەخۆشیەکان داوام دەکەم بە کوردی واتە شیکارە نەخۆشیەکان. دکتۆر حضرتك من دکتۆر جەنابەت تۆ لە برامەسیحەکانمانی ئەمە شەرەفێکە بۆ ئێمە کە ئەمڕۆ لەگەڵمانی لە دیدگای تۆ دەمەوێت بزانم ئەو ئەزمونی لە کوردستان هەیە لە ڕووی ئازادی بیر و ڕا ئازادی ئاینی چۆن ئەو ئەزمونە دەبی تێڕوانینی تۆ چییە بۆ کوردستان؟ حرية الفكرية حرية الدينية شلون تشوف هاي التجربة وجهة نظرك شنو على كردستان؟ نعم بالبداية عفوا ست أريد أقول لك تقريبا بەڵێ سەرەتا خاتون دەمەوێت پێت بڵێم ئێمە لە ساڵی 2007ەوە هاتوینەتە شاری هەولێر وەک مامۆستا بەڕێزەکانی دیکە باسییان کرد ئەو کات ئەو شارە بەو شێوەیە گەورە نەبوو کە ئێستا دەیبینین شارێکی بچووکتر بوو هەروەها ئەو پردوو تونێلانەش ئەو کات نەبوون ئەو کات شۆڵدەری هەموو شەقامەکان کەرپوز ڕێژ نەکرابوون بەڵام ماشەڵا بەبێ زیادە ڕۆیکردن ئاوەدانکردنەوە تێدا وەک موشک خێرا بوو واتە هەندێک جار بۆ ماوەی 2 هەفتە بۆ ڕایکردن و تاواکردنی هەندێک کاری ئیداری دەچوومە بەغدا کە دەگەڕامەوە جیاوازیەکی نوێم دەبینی واتە کە تۆ بتوانیت لە ماوەی 2 هەفتەدا جیاوازی شارێک ببینیت ئەمە مانای ئەوەیە کە بەرەو پێشتونەکان چەندە خێران واتە ماشەڵڵا ئەو بەرەو پێشتونە شتێکی بەرجەستە و ڕوون بوو هەر کەسێک بەهاتایە دەیبینی ملموس وواضح أي واحد يجي يشوفه. الحمد لله دكتور احنا نعرف من صارت الأحداث اللي بالبغداد سپاس بۆخوا دکتۆر ئێمە دەزانین ئەو ڕووداوانی لە بەغدا و شوێنەکانی دیکەی عێراق ڕوویاندا و ئەو دۆخەی پێیدا گوزەراین بەهۆیەوە برامەسیحەکان و نەتەوە ئاینزاکانی دیکە زیانی زۆریان بەرکەوت و وڵاتی خۆیان بەجێهێشت با بڵین بەشێکی زۆریان ڕویان لە هەرێمی کوردستان کرد و لێرەمانەوە ئەو پاڵنەرە چی بوو کە ئەوانەی هاتنە هەرێمی کوردستان چاویان لەوانە نەکرد کە ئێرە ئەم وڵاتیان بەجێهێشت یاخود ئێران هەڵبژارد و تا ئێستا خەڵکانێکن کە گەڕاونەتەوە سەر زێدی خۆیان بەڵام ئەوان هەر لێرە ماونەتەوە إقليم كردستان ويبقى ولا زال أكو ناس يرجع على أماكنها بس هم باقين وما يرجعون. أول ما جينا قبل ما نجي بەر لەوەی بینێرە باوکم خوددا لێی خۆش بێت لەگەڵ مردووی هەمولایەکتان باوکم لێرە لە کۆلێژی پزیشکی هەولێر ئەوانەی دەگوتەوە پسپۆڕی بەرگری سەرجێگا بوو پێشتر لە ئوردون و سووریا و شوێنەکانی دیکە داوایان لێکردم بچم لەوێ کار بکەم چونکە پسپۆڕێتی من دەگمەنە کە بریتە لە کلینیکی مینۆلۆجی واتە بەرگری سەرجێگا ئەو کات ئۆفەری زۆرمان لە زۆر شوێن هەبوو بەڵام باوکم گوتی نەخێر بۆچی بچینە دەرەوە ئەمە وڵاتی منە ئێرە عێراقە کوردستانیش وڵاتی منە بۆچی بچمە دەرەوەی وڵاتەکەم بۆیە لێرە ماینەوە خارج البلاد فبقينا هنا. صحيح دكتور ڕاستە دکتۆر سەردانەکەی پاپا فرانسیس بۆ کوردستان هیچ متمانەیەکی بە برامەسیحەکانمان نەدا لێرە پێت وایە؟ الإخوان المسيحيين طبعا أكيد زيارة البابا يعني هذا حدث تاريخي. بە دڵنیاییەوە سەردانەکەی پاپا ڕووداوێکی مێژووی بوو بۆ هەموو عێراق سەرەتا جیهانزانی کە چەندە هەرێمی کوردستان سەقامگیرە ئەوەشیان زانی کە نەک تەنها لەسەر ئاستی سەردانەکاندا سەقامگیرە بەڵکو لەسەر ئاستی ژمارە ئەو کریسیانەش سەقامگیرە کە لێرە دەژین و هەموو لایەک لە میدیاکانەوە ئەو ژمارە زۆرەی کریسیانەکانی لێرە بینی کە لێرە دەژین و ئەو مەسیحیانە تەنها لە بەرخاتری پاپا لێرە ئامادە نەبوون بەڵکو ئەو ژمارەیە بەردەوام لێرە دەژین کەواتە هیچ کێشەیەک نییە لێرە پێشتریش ئێمە بە سەردەمی داعشدا گوزەراین و کەسە نزیکەکانم کۆچیان کرد کە لە شاری مووسڵ و دەوروبەری دەژیان و ڕووبەڕووی کۆچکردن بوونەوە و خان و ماڵ و سامانەکەشیانە دەستدا یەکەم شت بیریان لەوە کردەوە پەنا بۆ ئێرە بهێنن واتە بیریان لەوە نەکردەوە بچنە دەرەوەی وڵات بە پێچەوانەوە ئەو شتەی وای کرد ئەوان لێرە بمێنەوە بە پلەی یەکەم ئاسایش و سەقامگیری بوو دووەم شت نەبوونی جیاکاری ڕەگەزپەرستی بوو لە هەرێمی کوردستان کە ئەمە گرنگترین شتە سێمیش گرنجیدانی سەرکردایەتی هەرێم بوو بۆ توێژەی کۆمەڵگا هذا أهم شيء. الدرجة الثالثة أيضا القيادة واهتمامها بهاي الشريحة.
گەیشتنە سەر قەڵای هەولێر وە یەکێک لە مۆزەخانەکان کە لەناو قەڵای هەولێرە ڕستن و چنین یەکێک لەو مۆزەخانان کە ڕستن و چنینەکانی ئەو سەردەمە کۆنەکانی تێدایە لێرە میوانەکان زۆر بە دیتنی ئەم شتە فۆلکلۆریانی کە لێرە نوشتە مێژویانی کە لێرەن ئەم کەلوپە لە مێژویانە زۆر سەرسام بوون. طبعا دکتۆر ویە حەضرتەک ئەبدی دکتۆر جواد هەڵبەتە دکتۆر لەگەڵ جەنابەت دەست پێەکەم. دکتۆر جواد من تەنها ئەوەندە دەزانم کە تۆ مامۆستای لە کۆلیژی هونەرە جوانەکان حەز دەکەم لە دیدگای تۆ ببینم هەرێمی کوردستان چۆن توانیوێتی لە کەژاوەی ڕۆشنبیریەوە پارێزگاری لە شوێنە دێرینەکان بکات وەک پلانێکی گەشتیاری بەکاریان بهێنێت کاریگەرێکی چییە لەسەر پێشکەوتنە بەردەوامەکانی هەرێمی کوردستان لە ناوچەکە تخطيط سياحي شنو تأثيراته على تطور الإقليم كردستان بعد أكثر وأكثر بالمنطقة؟ طبعا شكرا لاستضافتكم لهذا البرنامج وأكيد هم نجحوا بتقديم نموذج للحفاظ على الموروث البته سپاس بۆ ئامادەکردنی ئەو بەرنامەیەتان و بەدڵنیاییەوە ئەوان لە پێشکەشکردنی نمونەیەکی پارێزگاریکردنی میراتی شارستانیەتی ئەو شارە سەرکەوتوو بوون ئەوەش لە ڕێگەی گرنگیدانێکی گەورە بە دووبارە پێشنیازکردنەوەی میرات بە شێوازێکی هاوسەرخ ئەمەش لە ڕێی گەشتیاریەوە خزمەتگوزاریەوە و ڕاکێشانی سەرنجی گەشتیارانی زیاد کردووە لە ماوەی ئەو ساڵانەی لە هەولێر ژیاوین گۆڕانی گەورە لە ژمارەی گەشتیاران و سەرنج ڕاکێشانی گەشتیاران ڕوویان داوە ئەویش لە میانی گرنگیدان بە قەڵا و قۆناغەکانی نۆژانکردنەوەی قەڵا کە لە سێ قۆناغ پێکاتبوون قەڵای کۆن کە ئێستا ئێمە لە سەرخاکەکەین لە ژمارەی خانی کۆن پێکاتبوو بەسەر شارەکە دەیڕوانی ئەو قەڵایە بۆ تا ئایکۆنێکی ڕوون و ئاشکرا شاری هەولێری پێجیا دەکرێتەوە بووەتە خاڵی جیاکەرەوە بۆ هەموو عێراق خۆزگە بەرپرسانی عێراقیش هەولێر و قەڵایان وەک سامپڵێکی پارێزگاریکردن لە میراتی شارستانی وەردەگرت کە عێراقی پێجیا دەکرێتەوە ويا ريت لو كان المسؤولين بالعراق يتخذون أربيل والقلعة نموذج للحفاظ على الموروث الحضاري اللي يميز العراق حسب اختصاص بەگوێرەی پسپۆڕایەتی جەنابەت چی لە ئاسۆی ئەو قەڵایەدا دەبینیت کە کەوتوتە ناوجەرگەی هەولێر وەک گوتمان ژمارەیەکی زۆری گەشتیار سەردانیێراکان کە تەنانەت نازانرێت بە دیاریکراوی مێژووی ئەم قەڵایە بۆ چ ساغڵێک دەگەڕێتەوە بەڵام ئەوە دەزانین کە لەسەر پەرتووکی پاشەکانی سۆمەری ئاماژە بۆ کراوەکە زیاتر لە 2000 ساڵ بەر لە زاین قبل الميلاد أكثر من 4000 سنة قبل الميلاد لأن هي كانت 3 دويلات المدن السومرية مێژوەکەی بۆ زیاتر لە 4000 ساڵ بەردەزایین دەگەڕێتەوە چونکە ئەو کات سێ دەوڵەتۆچکەی سۆمەری هەبوون و بە یەک یاسا فەرمانڕەوایی دەکران یەکێک لەو شوێنانەی پێڕەوی شارستانیەتی ئوری دەکرد قەڵای هەولێر بوو چونکە قەڵاکە زۆر کۆنە تایبەت بەلایەنی ئەو گۆڕانکاریەش کە ڕووی داوە گۆڕانەکە لە ساڵی 2010 تا ساڵی 2022 بوو زۆر ئەستەمە ئەو گۆڕانە لە هیچ وڵات و ناوچەیەک بکرێت ئێرە وەک جادوو وایە یەکەم جادووی وەبەرهێنان دووەم جادووی گرنگیدان بە بازار و مۆڵە بازرگانیەکان کە چۆن بینایەکان دروست کراون و بە شێوازێکی جوان پێشکەش بە تاکەکانی کۆمەڵگە کراون ئەمە هەمووی هۆکار بووە بۆ زیادبوونی ژمارەی گەشتیاران و دواتریش بەرەو پێشچوونی شاری ئاوادانکردنەوە و دانانی پلانی ئایندا بۆ ئاسوویەکی نوێ لە گەشت و گوزەر ازدياد السياح وبعدين تطور المدينة العمراني ووضع خطط مستقبلية لآفاق جديدة بالسياحة. أشكرك دكتور. سپاس دەکەم دکتۆر هەڵبەتەن نامەوێت کاتی زیاترت لێ بگرم چونکە ئێرە شوێنێکە لەوانەیە تۆ بتوانیت لە هەر کەسێکی دیکە چێژی لێوەربگریت دوای کەمێ گفتوگۆ لەگەڵ دکتۆرە شەهلا دەکەین و لەگەڵی دەست پێ دەکەین کە ئەگەر بکرێت مایکەکەی بدەیت. إذا ممكن نعطيها المايك. دەمەوێت سوپاسی کەناڵی کوردستان 24 بکەم لەسەر ئەو دەرفەتەی پێشکەش بە ئێمە کرد لەو شوێنە گەورەیە کە ڕەسەنایەتی هەولێرمان پێدەناسێنێت هەڵبەتە من ناوم مامۆستا شەهلا شەفیقە لە زانکۆی پۆلی تەکنیکی هەولێر کۆلیژی تەکنیکی تەندروستی پسپۆڕێتیم ماجستێر لە کیمیای ژیان هەیە هەڵبەتە پسپۆڕێتی من زۆر لەو بابەتە و هونەرەکانی شێوەکاری دوورە بەڵام لە ڕاستیدا شوێنەکە زۆر ئەفسوناویە و هەستی مێژوویی و دێروکی شوێنەکەمان لا دروست دەکات. کەواتە با باز لە پسپۆڕێتی تۆ بکەین ئەوە ڕاستە کە هەرێمی کوردستان بە گشتی و هەولێریش بە تایبەتی لە ڕووی گەشتاریەوە بوونەتە هۆی ئەوەی کە خەڵکانێکی زۆر سەردانی ئێرە بکەن ئەمەش وای کردووە ئەو خەڵکێکە بۆ گەشتیاری سەردانی هەولێر دەکەن دەرگای دیکەشیان لە کوردستان کردوتەوە بۆ نمونە لە ڕووی پزیشکیەوە دەمانێت بزانین لە ڕووی پزیشکیەوە هەرێمی کوردستان وە بە دیاریکراویش هەولێر تا چەند توانیوێتی دەستکەوت بەدەست بێنێت و دەستکەوتەکان چین ئایا لە پسپۆڕێتی تۆ دەستکەوتی هەبووە تحليلات تقنية طبية طبعا مثل ما قلتي حضرتك بما أنه هو مكان سياحي ومكان تراثي بنفس الوقت وەک جەنابەت ئاماژەت پێدا لە کاتێکدا کە ئێرە شوێنێکی گەشتیاری و شوێنەواریە هەولێر تەنها لەو چارچێوەیەدا بچووک ناکرێتەوە کە باس لە مێژوو شوێنەوارەکەی دەکات بەڵکو بەرەو پێشچوون بە هەموو بوارێکەوە دیارە یەکێک لەو بوارانەش بواری ئێمەی پزیشکی و شیکاری نەخۆشیەکانە واتە ئێمە دەتوانین لە هەولێر ئەوە ببینین کە تاقیگەکان لەسەر ئاسی جیهان دانیان پێدانراوە
کە ئەوەی من بیزانم ئەم شتە تەنها لە هەولێر لە هەرێمی کوردستان هەیە و لە شوێنەکانی دیکەی عێراق نییە. بۆ نمونە ئێمە نەخۆشێک لە باشوور و ناوەڕاستی عێراق دەهێنینە ئێرە تەنها لەبەر ئەوەی ئامێرێکی دیاریکراو لە یەکێک لە نەخۆشخانە حکومیەکانی ئێرە هەیە. واتە ئەو ئامێران تەنها لە هەولێر هەن؟ بۆ نمونە لە نەخۆشخانەی ڕزگاری پشکنینی گورچی لە هەیە کە پێویستە پێشوەختە بە ماوەی نزیکەی 2 هەفتە نۆرە بگیرێت. دواتر لە نەخۆشخانەوە پەیوەندی بە نەخۆشەکەەوە دەکرێت. من خۆم ئەزمموی کەسیم لەو بوارەدا هەیە لە شارێکی ناوەڕاستی عێراق نەخۆشێک سەردانت دەکات بە ئێمەیان گوت کێشەمان نییە سبەی نادوو سبەی با سەردانمان بکات ئەو پشکنینە تەنها لێرە هەیە. ئەمە چەند بوار بە هەرێمی کوردستانەدات بۆ ئەوەی زیاتر فراوانی بەخۆیەوە ببینێت لە هەموو ڕۆیەکەوە تەنانەت لە ڕووی ئابووریەوە. هەڵبەتە لە ساڵی 2009 لەو کاتەی من هاتوومەتە ئێرە کە بەراوردی نێوان ساڵەکانی 2009 لەگەڵ ئێستا دەکەم دۆست و دژمندان بەو پێشکەوتنە خێرایی هەولێردا دەنێت. واتە ئێمە ناومان نابوو دووبەی بچوو کراو. واتە ئەگەر لەسەر ئەو ریتمە بەردەوام بێت لەوانەیە لە دووبەی باشتریش ببینین. یەکێک لە بوارەکانیش بواری پزیشکیە بۆ ئەوەی ببێتە شارێکی تەواو و هەرێمێکی تەواو وەک دەزانین بەڵێ گەشتیاری گرنگە. کولتور و مێژوو گرنگن بەڵام بەرەو پێشچوونی کولتور و گەشت و گوزاریش هاوشانی ئەوانی دیکە بوونە. واتە کەژاوەی بەرەو پێشچوونی زانستی و گەشت و گوزار هاوتەریبی یەکتر بوونە. سپاسان دەکەم دکتۆرە شەهلا و دکتۆر جەواد. ئێوە ماندوو کرد بەڵام نامەوێت لەمە زیاتر کاتیەوە بگرم چونکە هاوکارەکانتان هەمویان بەناو شوێنەکەدا دەگەڕێن و تەنها ئێوەم لەگەڵ ماون. سپاسان. دەمەوێت کۆتایی پرۆگرامی ئەزمموی کوردستان هەر لێرە لەسەر قەڵای هەولێرەوە بێت کە ماڵەواییتان لە یەکەم. زۆر سپاسانەکەین کە تاوەکو ئێستا لەگەڵ ئێمە بوون و بینەری پرۆگراممان بوون. میوانەکانەوەندە سەرسامن بەم شارستانێتە کۆنەی کە لە هەولێر هەیە و بە بینینی ئەم شوێنەوارە کۆنا ئەوان بەجێماوە لە ژوورەوە بینەری ئەو دیمەنە جوانانە ئەبن. منیش لێرەوە ماڵەواییتان لە یەکەم تا بەیەگەشتنەوەیەکی دیکەی ئێمە لەگەڵ ئێوە لە ئەزمموی کوردستان خواتان لەگەڵ و ماڵەوە.